توین وەکو گروپ شەقام ڕێخەری خۆ پیشاندانەکەین هاتوین هاوکاریان بکەین هەماهەنگیان لەگەڵ بکەین خۆ پیشاندانەکەمان بۆیان ڕێخستووە تەواوی پێداویستی خۆ پیشاندانەکەمان بۆیان دابین کردووە مەوعیدەکەمان دیاری کردووە هاتوین داوای مافی ڕەوای ئەمانەکەین ئەمانە حکوومەت یان دەسەڵاتداران یان گەندەڵکاران بەوە تێران نەخواردووە کە سەفەقەی گەورە بکەن هاتوونە ئاربانەچیەک داماوێک کە ئاربانەی پێ و هەندێ میوە و سەوزا باتەوە بۆ ماڵی خۆی ئەگەر دە سنووقی پێ بێ 2000 لێسەنن ئەمە بە ئاشکرا سەرانەیە کابرا هەیە 15,000 20,000 دیناریشەکە دێ لێرە لێسەنێ ئێسەوامان لێ هاتووە ئێمە وەکو جوملەتیەکان وەکو بەقالەکان هەمووی زەلازەلایان لە دەست ئەم پارێکە لەم خەڵکی ئێسەنن بازار هیچ نەماوە بازار سفر بووە پارە لە خەڵکەسەنن زوڵم لە خەڵکەکەن تعدا لە خەڵکەکەن کەرەڤانیان دانا ئەچیتە بۆ لای هەچی مەسئولی ئەچیتە بۆ لای هەر کەسێک کەس جوابت ناداتەوە هەندێک لێ کاکە ئەمە دۆڵەمەنە ئەوە کاندیکە بە پارە دەمەوانی قەپات کردووە پارەکەت قەتعەیە بە قەتعی حسابیە قەتعی وای 500 قەتعی 1000 دینارە ئەتر سەتوتەی وایە 15-20,000 دیناری لێسەنن ئەتر ئێمەش داوامان لە حکومەتە بۆی ئەم وەسعمان بۆ حەلکە ئەمە حەل نەکە زیاتر مزارێ گەورەتریشە بێ لەمە خەڵک زۆر بێزارە خەڵک زۆر یعنی کەم دەرامەتە خەڵک 20,000 10,000 دینار ئیشەکە دێ لێرە ئەیدا بەمان ئێمەش داواکاری لە حکومەت بێتە هانای ئەم خەڵک و فەقیر و هەژارۆ بە ئەم خەڵکە بەرەو وڵاتانی ئەوروپا کۆچ نەکەن بەلەو بیراڕوسیا کۆچ نەکەن خەڵک لە سەرما و لە سەرمای ئەو وڵاتانە نەبرن ئێمە شێشمانەوە پیا و فەقیر هەیە ئەم پیا و فەقیرە بینی 230,000 غرامەیەکە ڕێگا نادا باشی وایە خێرەکەی چەنە بای 30,000 غرامەی بکات ئەی کابرا ڕ پێ زای دەست ناکەوێ باش بۆ بەجان پیا و فەقیر ئازان کابرایەکی دەوڵەمەند دەبینە پرسیاری لێ ناکە ئەوەی پارەی پێ نەبێ ئەی گەڕنتە بەرەو حەلۆ ئەی باشە من ئیشم بە قاڵیە وەڵڵاهی دووجا پارە پێ نەبوو منیان گەڕاندەوە دی بە ئیشوێ ڕێگات نادەین ئەوە لەبەر ئەوە پارە پێ نییە فەقیرم نەبوونم سەعاب ماڵ منداڵم دووجار 20 بیا بوو 5 زای لەمستان پێم نییە خەریب و پەلامارم داتەوە خەریب سنگم بگرێت